ئەوەندەیان گوت باران نابارێ تا دەرچی کوندە بەربوو بەجارێ. کاتێک کە خەڵا لە خەرمانە بوو، فەقیر و هەژار لە فرمانە بوو. کوندەی سەرەوژێر کردیە ڕەهێڵە، سڕا هەڵبڕە و خەرمان جێبێڵە. پێیانە گوتین کە بێ ئیمانن، دەست لە کاری خوا مەدەن نایزانن. حیکایەتەکەی خدر و موسایە، هەموو کاری خوا سڕێکی تایە. خێر ئێمە ئەڵێین وانە بێ وابێ، بۆ ئەمەی کاری خۆمان ڕەوابێ. دەهەڵسڕنجێن لەم کارانەدا، بارانە بڵێن لەم بارانەدا. خۆبڕوخێشمان هێشتا لە بیرە، بەسەر خۆمانە تەپی ئەم بیرە. نەمانەزانی کە بەردووخێ بیری نەوتی کۆن وازوو ناڕووخێ. ئێمە ئیمانمان ئەبێ بەخوا بێ، کە بێ ئیمان بین لای ئەومان نابێ. ئاینی ئیسلام چی لێ چاترە، ئەتەوێ پیاو بی دینت ڕاگرە.